بەڕێزان سڵاوتان لەبێ لە چوارچەوەی پرۆگرامی بە کوردی من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێک تر بە گەشتینەوە. ئاین کاتێک لە چوارچەوەی دەقێکی ڕوو دەردەچێت و تێکەڵ بە کۆمەلگا جیاوازەکان دەبێ، ئاین ڕنگڕێژ ئەبێ با کولتور و جیهانبینی ئەو کۆمەلگایانە. کورد کە بڕوای بە ئاین هێناوە بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە ئاینی بە واقعی خۆیدا تێپەڕاندووە نەک بە پێچەوانەوە، بەو مانایی ئاینی لە چوارچێوەی جیهانبینی و ژینگە و پێکهاتەی ڕۆحی خۆی قبول کردووە، نەک بە تام و بۆن و ڕنگ و لێکدانەوە و تێگەشتنی هاوردە. بۆ ئەم حاڵەتە نمونە زۆر و زەوەندن لە مێژووی کورد و کۆمەلگای کوردیدا کە پێ هەڵکەوتنی دەیان زانا و شاعیر و عارفی کورد نمونەیەکی گەورەی بەرجەستەکردنی ئەم واقع عینی کە کورد قبوڵی کردووە. بۆ ئەڵلقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردی ئێمە تشی خینە سەر نمونەیەکی باڵای ڕۆحی جواندۆستی و جوانپەروەری و هەروەها ئاینی باڵا کە ئەویش مەولەوی شاعری گەورەی کووردە کە تا ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین هەمیشە لێکدانەوە و تێڕوانین و عیرفانی ئەم مرۆڤە مەزنە جێگای مشتومڕ و لێکۆڵینەوەیە. بۆەوەی زیاتر لەسەر لایەنە ڕۆحی و فەلسەفی و عیرفانەکانی ئەم شاعرە مەزنەی کورد وردبینەوە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق ئەم پرسە تاوتوێکین. مامۆستا سڵاو لە بەڕێز دەزێ کاتی بەڕێز باش بێ. زۆر سوپاس. هەڵبەت بینانی بەڕێز ئێمە وەک هەمیشە لە ستودیۆ کۆمەڵە میوانی بەڕێز کە پێکهاتوون لە قوتابیانی کۆلێژی زانستی ئیسلامیەکانی زانکۆ سەلاحەدین لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە کە بە سەرنج و پرسیارەکانی هیوادارین بابەتەکەی ئێمە زیاتر دەوڵەمەند بکەن. ئێمە لێرە بەخێراتنیانەکەین بەخێر بن سەر چاو خۆشحاڵی مامەدەمونتان زۆر سوپاسانەکەین. دیارە گەڕێمولەتەن دوای تاوتوێکردنی پرسی سەرەکی بەرنامەکە. مامۆستا دووبارە سڵاو لە بەڕێزت بێ. ئێمە لە ئەنە مەڵقەیە دێنە سەر یەکێک لە شاعر هەرە گەورەکانی کورد کە مەولەویە. ئەگەر مەولەوی ئێستا زیندوو بێتەوە خۆی بێتە ئەم واقعەوە پێگەی خۆی چۆن ئەبینێ؟ ئایا هەستەکە ئەو پێگەی کە ئەو شاعرە گەورەیە خۆی هەی بووە هەستەکە ئەو پێگەی هەیە لەناو ئێمەدا یاخۆت مەولەوی لە ژیانی ئێستای ئێمەدا هیچ ڕۆڵێکی نەما و ئێمە بە دوای بیری هاوردە کەوتوین؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. وەکو گوتم لە چەند بۆنەی دیکەشە ئەم کەسانە ئێمە بە هەڵە ناومان ناون شاعر لەبەر ئەوەی لە سەردەمی ئەوانە تەنها و تەنها هۆکارێک سەردەمی ئەوان ڕۆمان نەبوو، سەردەمی ئەوان ژانرەکانی ئەدەب نەبووە، بەمانایەکی تر سەردەمی ئەوان ڕۆمان نەبووە، کورتە چیرۆک نەبووە، پەخشان نەبووە. ئیدی ئەو سەردەمە هەر کەسێک بیویستایە شتێک بڵێ تەنها هۆکارێک بۆ دەربڕین بریتی بووە لە دیوانی شعری. لەبەرەوە بە هەڵا بە زۆر کەس دەگوترێ فڵانە کەس شاعرە، لە ڕاستیدا ئەوە بیر و بۆچوونەکانی خۆیەتی کە لە شێوازی شعردا دەبێت دەری بڕێ. هەروەکو لە لای عەرەبیش بە هەمان شێوە معەلەقاتی حەوت و دە و هەموو ئەوانە بەو شێوازە بۆش ناخۆ بیر و بۆچوون و فەلسەفەیەک لە پشتی ئەو قسانە بوو، بەڵام بە شعر لەو سەردەمە دەربڕاوە. ئیدی سەردەمی ئێستا بە یەکێکەڵەن بیرمەند لەبەرەوە بیرمەندە شتەکانی بەنووسین ئەنووسێتەوە، ناچێت بە شعر بینووسێتەوە، ناچێت بە پەخشان بینووسێتەوە، بەڵکو دێت نووسینی هەیە و توێژینەوەی هەیە. واتە شێوازەکانی ئێستا بۆیە ئەتوانین بڵێن ئەم کەسایەتیانە کەسایەتی چۆنەڵێ گەورەتر بوونە لەو نازناوی ئێمە پێمان بەخشیون. لەبەرەوە ئەمانە فەیلسوفی زمانی خۆیان بوونە، بیرمەندی زمانی خۆیان بوونە، جارێک مفەسیر بوونە، جارێک محەدیث بوونە، بەتایبەت مەولەوی لە علمی کەلامە بووە، بەڵام ئەم قسانیان بە شعر دەربڕی. یەکەم چاپێکە کرا کاتی خۆی ساڵانی زوو لە سەرەتای سەدەی بیستە ئەوەی پیرەمێردی ڕەحمەتی بوو، پیرەمێرد کە دیوانی مەولەوی هێنا بە هەردوو دیالێکت و شێوەزاری هەورامی و گۆڕینی بۆ شێوەزاری سۆرانی. ئەو چاپە چاپێکی زۆر کۆنە، لەوێدا لە پێشێکەکەیدا پیرەمێرد باسی مەولەویەکە، ئەڵێ ئەم شعرانی مەولەوی هەر هەمووی گۆرانی شاعر ئاگام لێبوو ئەیویست دێڕێک یا دوو دێڕ لەم شعرانە دەربێنێ و بیکا بە عەرەبی بۆ ئەوەی عەرەب ئاشنابێ بە بیر و بۆچوونەکانی مەولەوی. ئەیگوت ئەو دێڕانم ئەوێ لە شعری مەولەوی کە شاکار بن و بڵند بن. ئەیگوت گۆران نەیکرد ئەو کارە دوجار. بۆچی نەیکرد؟ ئەیگوت دەست بۆ هەر دێڕێکی ئەبەم شاکارە، ناتوانم دێڕێکی لی هەڵبژێرم بڵێم ئەمەیان شاکارە، لەبەرەوە بێ هەموو دیوانەکە بکرێ بە عەرەبی بەو شێوازە کە تەمان نەشکراوە. جا بیر و بۆچوونەکانی مەولەوی لە عەقیدەی مەڕدیە بۆ دەرەکەوێ بە زمانی کوردی کە بۆ دەرەکەوێت چۆن لە عەقیدەی
ئیسلامی چۆن تێگەیشتووە بە شێوازێکی زۆر قوڵ لە فەوائحەکەی بۆ دەرەکەوێت بە فارسی ئەویان عقیدەی مەڕدیە بە کوردی لە فەضیلە بۆ دەرەکەوێت کە بە عەرەبی نووسوێتی لە عقیدەی کوردی بۆ دەرەکەوێت کە بە کوردی نووسوێتی هەموو ئەمانە بەسەر یەکەوە تەماشایکی ئەویان 525 بیتە ئەویان 2340 بیتە ئەوی دیکەیان 2000 و ئەوەندە بیتە ئەمانە هەمووی هاتوۆتە خوار بە شێوازی بیتی شعری هەمووشی باسی لە عقیدەیە بە کوردی قسەی کردووە بە عەرەبیش و لە هەمان کاتیشدا بە فارسی ئەمان باتەوە سەر ئەو خاڵەی یادی 1000 ساڵەی لە دایکبوونی فیردەوسی بیرمەندی گەورەی ئێران بوو مینۆڕزکی ڕۆژهەڵاتناس لەوێدا قسەیەکی کرد دەڵێ لە ڕۆژهەڵاتدا بەگشتی لە ڕۆژهەڵاتدا بە شێوازێکی گشتی دوو کەسایەتی هەیە دەڵێ ئەڵێ ئەم ئەبولقاسمی فیردەوسیە کە ئێستا یادی 1000 ساڵەیەکەینەوە دووەمیشیان سید عەبدوڕەحیمی مەولەویە جا ئایا ئێمە وەکو مینۆڕزکی ڕۆژهەڵاتناس ئێمە ئاوە مەولەویمان ناسیوە ئایا ئێستا ئەم برادەرانە لە زانستە ئیسلامیەکانە هیچ خوێندنیان هەیە دەربارەی مەولەوی ئەخوێنن کتێبێکیان هەیە دەربارەی مەحوی کتێبێکیان هەیە دەربارەی نالی کتێبێکیان هیچ ینی کەواتە ئێمە لە زانستە ئیسلامیەکانە زانستە ئیسلامیە نووسەرە عەرەبەکانە خوێنین کوردی خۆمان تەنها و تەنها ئەوە کوردە کە فارسیشی زانیوە تورکی زانیوە عەرەبیشی زانیوە کوردیشی زانیوە بە هەر چوار زمانەکە قسەی کردووە ئەوەی ئەوانەی خوێنن نووسەرێک نووسوێتی هەر عەرەبی زانیوە لە عەرەبی زیاتر هیچ نازانی ئەوی تورکیا بەس تورکی زانیوە ئەوی عەرەبیش قسەی کردووە بۆ ژینگەکەی خۆی قسەی کردووە لەبەرەوە ئێمە بەڕاستی کەم تەرخەمین لە ئاستی ئەو پێگەی کە مەولەوی هەیەی لە نێو ئێمەدا بڕوانە پێگەی مەولەوی لەوێدا بۆمان دەرەکەوێت زۆر بە جوانی کە دەڵێ لە کۆی ئەو بابەتانە لە کۆی ئەو دیوانە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بە ڕەحمەت بێ کاتێکە ئەم دیوانەی چاک کرد و چاپ کرد و یا ڕێکخست و شەرحی خۆی پێدا لەو دیوانەدا بۆمانە جێڕێتەوە کەوا مەولەوی لە ڕێگەی شیعرەکانیەوە زۆر شتی لێ دەسەکەوێت با چوار خاڵی بەپەلە بڵێم لەسەر پێگەی مەولەوی لە تێگەیشتن لە ڕوحی ئاین تێگەیشتن لە ڕوحی ئاین ئەخر زۆر گرنگە ئاین شکلی دەرەوەی هەموو کەس پێزانێ بەس شکلی ناوەوەی ئاین و ڕوحی ئاین زۆر گرنگە لێ بزانێ مولوي ليو بويتي وكذلك أرسلنا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا أما هم تفسير كان رابردو شاك بويتشون أم روحيان تفسير كله بقرآن أو قرآنش جعلناه نورا هر لبر أوي الروح يكل الناس وكان جبريل جنازنا يروح ورقلت شونك كاري سركي بريتي بو لهناني بيامكانو بقرآن شوا كوابي مادام قرآن بو بو روحا لا يو بود دركوي خودي آين روحكي هي دبي أو روحا رنگ بات ولا سر جسته رنگ بات ولا سر دي بدر ولا لمال من لا شقام من لا ولات من لا مش هناك دبي أو روحا رنگ باتو خالي زور يكم لما بتا مولوي أيوة للرجي شعر كاني وبيمان بله كاري بيغمبران شيو كاري شون كوتوانيان شيا دله بيغمبران كاري شانكرو كاري أوانا بأوانا كره ئێوە کاری شوێن کەوتوانی ئەوەی ئیدامە بەوەی کاری ئەوان بن بۆ نمونە ئەڵێ ئەوان شتێکیان کرد وەکو تەسیس شتێکیان کرد وەکو بنیاتنان بەردی بناغی ئاینیان بۆ ئێمە دانا وانە وتی بنیە الئیسلام على خەمس ئەوە ئەساسە ئیسلام خۆی لەسەر ئەو پێنج کۆڵەکە کەواتە ئەوە وابێ ئەو ئەساسەکەی بە ئێمەدا ئیتر ئیسلام خۆی چییە لە هەموو زەمانێکا بێ خۆی نوێ بکاتەوە کەوات پێغەمبەران بناغەی کارەکەیان دانا بناغەی دینداریان دانا شوێن کەوتوانی پێویست بەوە ئەکا ئەم خانووە تەواوکەن ئێسێرەکی جیهانی ئیسلامی هەموو شەڕی هێشتا لەسەر تەوحیدە تازە بە تازە یەکتر کافرەکەن تازە بە تازاڵی ئەسما و صفات تەواو نیە تازە بە تازاڵی ڕبوبیەت و ئولوهیەت و نازانم چی و هێشتا لەو ئەساسەیە کە پێغەمبەران کۆتاییان پێێنە تەواو بوو جیهانی ئیسلامی هێشتا لەسەر ئەساسی خانووەکە خۆیە کوژە و یەکە کوژێ مەولەوی پێی گوتین پێغەمبەران ئەساسیان دانا وەرن ئێوە ئەو بینایە تەواوکەن ئەوان تەسیسیان کرد بە زمانی عەرەبی ئێوە تەثیثی بکەن ئێوە بیڕازێنەوە ئەشیا بخەنە ناوی جوانی کەن دیکۆری بۆ بکەن بیڕازێنەوە پیشانی خەڵکی بن ئەو مەولەوی لە کۆی ئەو بابەتانە ئەم قسەیمان پێڵێ مەولەوی پێمان دەڵێ پێغەمبەران کاریان ئەوە بوو ئەم تۆوە بچێن ئەم تۆوە تا ئێستا 1400 ساڵە ئەم دینە محەممەدیە بەری نەگرت کا بەرهەمەکەی ئەڵێ ئەوە ئێوەن دەبێ لەو تۆوە بەرهەمێک بەدەست بێنن دەبێت بەروبوومێکتان دەستکەوێت کوا بەروبوومی ئیسلامی سەردەمانێک هەبوو ئێستا نییە ئێستا ئێمە لە دوای هەمووی عالەم نین
ئێمە لە دواوی هەموو کۆمەڵگەکان نین لە ڕووی ئەخلاقی لە دواوین لە ڕووی زانستی لە دواوین لە ڕووی کۆمەڵایەتی لە دواوین لە ڕووی ئابووری لە دواوین لە هەموو داهێنانەوە لە دواوین هەموو لە دواوین کەواتە ئەگەر وابێ هەر پێغەمبەران تۆیەکیان چاندۆ کوا بەرەکەی ئەوە خەتای ئومەتە خەتای ئێمەیە خەتای خەڵکە کەواتە لێرە بۆ دەرەکەی مەولەوی جارێکی تر لە کۆی هەموو دیوانەکەی و لە کۆی هەموو قسەکانیانە ئەم قسانەمان دەسەکەوێتەوە ئەڵێ پێغەمبەران کارێکیان کرد کامل دینیان کامل کرد ئەرکی ئێمە نییە تااقەتی هەموو ئەومان نیە هەموو دین بە کاملی ئیشی لەسەر بکەین ئیشی ئێمە وەکو مرۆڤ ئەوێ ئیش لەسەر جزئێکی بکەین یعنی چۆن یعنی ئەو پێتەڵێ کتێبێکی گەورەیە پێغەمبەران هێنایان دینیان کامل کرد هەر کۆمەڵگەیەک چۆی دینی پێویستە ئێستا لەسەر ئەوە کار بکە وانە ئێستا تۆ چۆن چی بۆ ئەوروپا بڵێ لەسەر پێشکەوتنی زانستی ئیش بکەن من ئیسلامم بۆ هێناون ئەو تاوا بۆ لەو بابەتە ئەو ڕەنگە بوارێکی دیکەی بوێ دەربارەی بۆچی هاتین ڕەنگە ئەو مەسەلە ڕوحەکانی بوێ لە مالیزیا دین شوێنێکی پێویستە لە تورکیا شوێنێکی پێویستە لە کوردستان شوێنێکی پێویستە نابێ هەمووی وەک یەک تەماشا بکەیت و وەکو یەک بیڵێ خاڵێکی تر مەولەوی ئاماژەی پێکا پێغەمبەران قوربانیاندا لە پێناوی گەیاندنی ئەو پەیامە پێغەمبەران ماندوو بوون لێدران قوربانیاندا ئێستا ئێمە بێ ژیان دۆستێکە تاواکەین بۆ ئەوان ناکرێت جارێکی تر من بەریتەوە بۆ قوربانیدان نایبە جارێکی تر ئەم خەڵکە بەریتەوە بەرەکانی جەنگ و شەڕی درۆینەی پێ بکەیت و لە پێناوی گەیشتن بە بەهشتێکی درۆزنە خەڵک بخەیتە نێو ئەم دۆزەخی کە ئێستاکە داعش دایناوە و هاوشێوەکانی دایانناوە ئەم شێوازەی کە ئێستاکە بە ناوی جیهادی درۆ ئەکرێ ئەمانە هەمووی کۆمەڵە بابەتێکن مەولەوی لە کۆی بابەتەکان و فەلسەفەکەیدا پێمان دەڵێ پێغەمبەران قوربانیاندا دینیان بە کامڵی بە ئێمە گەیاندووە ئەو تەوا لە بەردەستمانە قورئان و سونەتی سەحیح دەی ئێوە لەمە ژیان دۆستی بکەن جارێکی تر بۆ خۆتانە خەنەوە ناو شەڕ و ناو ئەم بابەتانە جارێکی تر هەموو ئەمە بەیەکەوە کورد ئەوە دنیابینی پێگەی مەولەویە لە ڕێگەی دیوانەکە بەڵێ مامۆستا جەنابەت ئاماژەت پێدا لە خاڵێکی تر دینە سەری ئەوش ئەوە هەیە کە مەولەوی لە سەردەمی خۆی هەر فەیلسوف بووە بۆکو شاعری خۆی دەرخستووە دیار و کاتە شعر باو بووە پرسیار لێرە ئەوەیە ئایا فەلسەفەی مەولەوی چی بووە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ مرۆڤ چۆن لەگەڵ مرۆڤ ئەو فەلسەفەی ئەو چۆنە لەگەڵ ئێستا چی جیاوازێکیەیە بڕوانە خاڵی زۆر سەرەکی ئەوەیە کە مەولەوی لە باسی مرۆڤ دۆستیە تەماشای مرۆڤ بکات وەکو خۆی ئەیەوێ ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە ئێستا زۆرێک ئیسلام خوازان مرۆڤێکی پێرفێکتیانەوێ ینی ئیسلام خوازێ بانخوازێک لە ماڵی خۆی دانیشتووە ئەڵێ فلانە کەس مولحیدە ئەڵێ فلانە کەس مبتەدیعە فلانە کەس ئاوایە ئەڵێ بۆ ئەڵێ ئاوادی ئەڵێ تۆ قسە لەگەڵ کردووە قەت ئەڵێ نەخێر هیچت بۆ ڕوون کردوێتەوە نەخێر ئەی کاری تۆ چییە غێر کاری تۆ ئەبێ وای بۆ بکەیت کاری تۆ ئەوە نییە حکمی بەسەرا بدەی خۆ تۆ قازینی حکم بەسەر خەڵکادەی تۆ ئەبێ وەکو پێغەمبەران ئەبێ بچی بەو شێوازە خەڵکەکە ببینی قسەی بۆ بکەیت بانگەوازیان بدەیت وانە تۆ ڕێنمایی بکەیت نەک حکم بەسەر خەڵکا بدەیت هیچت بۆ نەکردووە هەر لە ڕوانگەی چی لە ڕوانگەی تێگەشتنە سەقەت و لە ڕوانگەی تێگەشتنە تەنگ و دووربینە تەنگەکەی خۆشیەوە ئەو قسەیەکە خۆ لە ڕوانگەی مەزهبێکەوە قساکە لە ڕوانگەی کتێبێک و مؤلفێکەوە ئەو قسەیەکە نەک بە جیهانە فراوانەکەی بۆیە جارێکی تر کاریگەری مەولەوی لەسەر مامەڵەکردن لەگەڵ مرۆڤ بەو شێوازە بووە نەیویست تۆ مرۆڤ کا بە ئالەتێک مرۆڤ شێوازێک بێ هەمووی بەو شێوازە بێت کە ئەو بیری لێکاتەوە ئەوە شێوازی پێغەمبەرانە پێغەمبەر درودی خوای لەسەر کەسی وەکو ئەبوبەکری سدیقیشی هەیە و لە ئاستی زۆر باڵا کەسی وەک ئەعرابیەکیشی هەیە کاڵێ یا ڕەسوڵا بەخوا لە نوێژ و ڕۆژ و زیاتری چی تر ناکە ئەفەرمێ چی ئەڵێ ئەفلەحە ئین صەدەق ئەگەر ڕاستکات باش ئەوەندە لەوە مەطلوب و ئەوەندە لەوە مەطلوب جا مەولەوی لە ژیانی خۆیان زۆر ئەم بابەتانەی دیوە ئەڵێ لە بۆ نمونە خاڵێکی تر بڵێم لەسەر بابەتی مرۆڤ و پێگەیاندنی مرۆڤ ینی خۆی تێگەشتنی کوردانە لە ئاین بە شێوازێکی سەرەکی کار لەسەر شتێکی زۆر سەرەکیەکە پێوترێ خەڵوەت و شەونێژ ئەم قیام اللەیلەی کە زۆر ئەخوێنرێتەوە کورد بە عەمەلی ئەمەی کردووە ئێمە ئێستا ئەدەبیاتی کوردی خۆمان ناخوێنین لە ڕووی ئاینیەوە وای ئاگامان لە من نییە یان ئەگەر ئەدەبیاتی ئاینی کوردەواری بخوێنیتەوە تەکید لەسەر شەونێژە کە ئەم خەڵکەی تۆ ئەیبینی لە ڕۆژە ساختەچێتیەکە و لە ڕۆژە دەستی خەڵکە بڕێ شەوەکەش هەر بە دیار فەیسبوک کوشتەوە یاوەنە شەونێژێ بکە فەئیذا فەرەغتە فەنسەب وإیلی ڕەبیکە فەرغەب کەچی ئاینی تێگەشتنی کوردیانە لە ئاین بایەخێکی زۆری بە شەونێژ داوە بایەخێکی زۆری بە شەونێژ داوە بۆیە بە بەردەوامی مەولەوی فەلسەفەی ئەوە بووە کە ئەبێ شەونێژ هەبێ زۆربەی شەوەکانی شەونێژی کردو شەونێژ و مانەوە لە حوزوری خوددادا بە تەنها مناجاتکردن لەگەڵ ذاتی خوددا لەزەتێکی یەکجار گەورەی هەیە بە تایبەت بۆ ئەم سەردەمی عەولەمە و ئەم سەردەمی مادیەتە کە دین بۆتە شتێکی وشک و برینگی کۆمەڵە قسە و باسێکی نێو کتێبەکان و
ئەو بەوێ فرۆشێت و ئەو بەوێ قال فلان و قال فلان و ئەبوو فلان و ئەبوو فلان و بە قەولی فلان و دەرناچێ و دەرناچێ بە ملیۆنەها کتێب وەکو جاری پێش و باسمان کرد. ئەمە گرنگە بۆیە یەکێ بۆی بڵم هەموو کورد بە شێوازە هەموو تێگەشتوانی کورد لە بواری ئاینی هەروە بوونە. مەولەوی ئێرانی کردووە، شارەکانی کوردستانی هەموو کردووە، جارێکیان دێتە کەرکووک ئەچێ بۆ تێچەی تاڵەبانی ئەو کاش عەبدوڕەحمانی خاڵس لەوێ بووە، لەوێ ئەبینێت هەموو خەڵک نووسووە شێخ عەبدوڕەحمان شەو نوێژەکە. ئەو کات کە ئەوە بینێت ئەو شیعرەی بێسارانی بەسەرا خوێنێتەوە، شەوان خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن عالەم گروتن دۆست خەبەردارن، یعنی بەم شەوەکە عالەمەکە نووسووە. ئەغیارە و کەسانن کە نامۆن بە مناجاتی خوددا، دەڵێ ئەوانەی کە نامۆن بە مناجاتی خوددا هەموو نووسون، ئەوانەی دۆستی خوددان ئێستا بەخەبەرن. ئەویش جواب بێداتەوە هەر بەو شێوە زارە شێخ عەبدوڕەحمانی خاڵس پێڵێ شەوناڵین وەشن وەلای دۆستەوە، یعنی ئەم شەوناڵینە بەلای دۆستەوە کە خوددایە شتێکی خۆش و بەلەزەت، شتێکی خۆش و بەلەزەتە. مرۆڤ ئەم سەردەمە زۆر پێویستی بەو مناجاتەیە لەگەڵ ذاتی خوددادا کە ڕۆحی وشک بووە بەدەست ئەولەمە و بەدەست ئەم هەموو مادیاتی کە ڕۆژ تا ئێوارە وشکی کردووە، ڕۆحی وشک کردووە لە ڕاستیدا. ئەمە کارێکی زۆر گەورەیە لەگەڵ بەڵام لە هەمان کاتیشدا مەولەوی لە مزگەوتا دانیشتووە، کابرایە کاتووە لە مەلایەکی پرسیەوە وتێتی ئەرێ خەڵکەڵێ وەڵە ضالین دوای ئەڵێن ئامین، ئەرێ و ئامینە واجبە. مەولەوی پێشی مەلا وتێتی بەڵێ واجبە. ئەوتیانە قوربان بۆ وادوت خۆ واجب نییە، وتی آخر ئەو خەڵکن بە شێوازێکی گشتی ئاوا تێگەشتون تۆ ناکری. ئەگە پێی بڵێ بڵێ ئامین واجب نییە سنەتە، دوای وەڵە زالینیشە خوا، دوای وەڵە زالینەکەش ناڵێ. کەواتە ئەمە لەو جۆرە کەسانەیە کابێ بەو شێوازە. مەسەلەن مەولەوی بەو هەموو عیلمەوە نوێژی کردووە، نوێژی مەغریبی لەگەڵ جەماعەت دەست پێ کردووە، فەرەنجەکەی بەری لە بەرا بووە، ئەڵێ کابرایەک لەو سەری نەکەوتوتی فەرەنجەکەت بە نوێژ نییە، یعنی با بڵێن پاڵتۆکەت بە نوێژ نییە، ئەوش ڕاست ئەیکاتەوە فڕێداتە ئەو لەو نوێژی جەماعەت دەست پێکە. پێیاڵم قوربانەوە پیس بوو، ئەڵێ نەوەڵا پیس نەبوو، پاک و تەمیز بوو، بەڵام ئەو برادرە تا تێگەێنم ئەوە پاکە و ڕێک و پێکە و نازانم چیە، نوێژی عیشاکەش مەڕوە نەک هەر مەغریبەکە. لەبەرەوە مناقەشە لەگەڵ کەسانێک مەکەن کە ئێستا تۆ لە ڕوانگەی تۆڕی کۆمەڵایەتی بڵێ، ڕوانگەی بازارە بڵێ، لە هەر ڕوانگەیەکە ئەم ئومەتە چەند وەختی خۆیە کوژێ بەم مجادلە عەقیمە، بەم هەمووهینەی کە یعنی تۆ سێری خەڵکە کە شەڕەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان عالیم و جاهیل یەک ناکەیتەوە، چونکە نازانی ئەوە چێ و ئەوی تر چێ، ئەو ناوە چێ و ئەو ئەوی تر چێ، کەس ناناسێ، عالیم و جاهیل وەک یەک تەماشاکەی، عالەمی وەکو یەک جوان بە یەکتر و لەسەر بەبەتێکە. مەوەیتم یعنی شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم ئینسانانە. بەڵام لە عینی وەختا تۆ مەولەوی بینی ئەچێ بۆ سەرچنار بۆ سەیران لەگەڵ ئەحمەد پاشای بابان، لەگەڵ سەرۆکی ئەو هەموو ئیمارەتە گەورەیە، وانە کابرایەکیان تووشە بێ بە ئەحمەد پاشای بابان ئەڵێ یەکێک لە کارمەندەکانی تۆ زەویەکەی منی داگیر کردووە، زەویەکی منی داگیر کردووە. مەولەوی بەگاڵتا ئەڵێ دەستی خۆش بێ با داگیری کە، ئەوش ئەڵێ قوربان تۆ مەلای چۆن شتی وە ئەڵێ، ئاخر ئەڵێ دنیا مەزرعەی ئاخیرەتە، بە ئەحمەد پاشای بابان کارمەندەکانی ئاوا بکەن ئەو مەزرعەی ئاوا بۆ بچێنن بە غەسبی ماڵی خەڵک، با لە قیامەتە بیدوێرێتەوە. شێخ ئەحمەد تێک ئەوە چی ئەڵێ؟ ئەڵێ قوربان لەوە زیاتر مەڵێت تاوە، ئەڵێ کاکەوە ئەرزەکەی بدەنەوە بۆشتی مەبەستمە لە حزوری پیاوە گەورەکانە بەس بە شێوازێکی جوان، قسەی حەق و قسەی جوان و بە شێوازێکی جوان و لە ڕوانگەی دین و ئەمانەی هەموو پێگوتن. مەبەستمەوەی بڵێم مەولەوی چووە بۆ حەج لە ڕێی بەغداوە، گەشتۆتە بەغدا، ئەو هاوڕێی کە لەگەڵی بۆ پارەکانی مەولەوی دزیوە بۆ خۆی هێناوێتەوە، هاتۆتۆ جارێکی تر بۆ هەڵەبجە هۆرامان و توێتی مەولەوی مردووە، تەعزیێشیان بۆ دانەوە. بەڵام دوای ئەوەی خەڵکێک لە بەغای ناسن ئەم کابرای بێ پارە ماوەتە پارەی بۆ کۆکەنەوە ئەینێرنەوە بۆ هەورامان و هەڵەبجە جارێکی تر کە دێتەوە قزم و کەسوکارچی بۆ هەڵە وەڵام ماوەم ئەو برادرە ئاوای کردووە، ئەیهێنن بۆ بەردەمی مەولەوی ئەڵێن ئەمە وتی مردووە و پارەکانی تۆی دزیوە دەرکەوت، چی لێ بکەین؟ ئەوشەڵێ بەرەڵایکەن بەگەرنی ئازابێ. ئیتر بەو کابرا دزە ئەڵێ قوربان گلەی لە من مەکە، گلەی لە ئەجەل بکە. مەولەوی ئەڵێ خۆزگە بمردمایە بەس حەزم ناکرد تۆ بە ڕووزەردی بیتە بەرامبەری من. ئەمە دینداریە، ئەمە دینداریە کە چۆن مامەڵە لەگەڵ ئینسانە بکەیت و دوورکەویتەوە لە چۆنەڵێ لە ڕق و لە تۆڵە. وێڕای هەموو ئەمانش مەولەوی بە هەژاری ژیاوە. لە شعرێکە مەولەوی گوتمان شعرێکی هەیە ئەڵێ شەوال من و تۆ هەردوو هامفەردین، هەردوو گرفتار ئێشی یەک دەردین. ئەڵێ من و شەوال، من و مانگی شەوال یەک مشکلەمانێ. وەدەزانی بۆچی؟ لەبەرەوەی یەکی شەوال جەژنی ڕەمەزانە، ڕەمەزان تاوا نابێ، یەکی شەوال ئەبێتە جەژن، خۆ مانگێکی تازەیە لە ڕەمەزان دەرچوینە، بەس ئەوە تا منیش وتم یعنی دەممان وا ڕاهاتوو هەمووڵێن جەژنی ڕەمەزان.
ئەویش ئەڵێ ڕەمەزان مانجێکە و شەوال مانگێکە لە ناو شەوالە جەژنە لە جاتی بڵێ جەژنی شەوالە بڵێ یەکی شەوالە ئەڵەن جەژنی ڕەمەزان خۆی شەوالە کە چاکەکادن بە ڕەمەزان ڕەمەزان ڕۆژوو بوو جەژنەکە شەوالە ئەیدەن بەو ئەڵێ منیش چاکەم زۆرە لەگەڵ خەڵکە بەڵام چاکەکانی من هەمووی ئەدرێ بە خەڵکی تر بەڵام جۆشم لێ نییە هەر وەکو شەوار قبوڵێتی ناوی جەژنەکە بدرێ بە ڕەمەزان منیش قبوڵمە یعنی ئەمانە بابەتێکی زۆرن کە بەڕاستی پێمانەڵێ مامەڵەکردن لەگەڵ ئینسان وەکو خۆی لەگەڵ کەسێکی نەخوێندەوار وەکو خۆی لەگەڵ پاشایەکە وەکو خۆی لەگەڵ کەسێکی تر لەگەڵ زانایەکە وەکو خۆی هەموو ئەمانە ئەمڕۆ زۆر پێویستیمان پێ مانای شخەوان ئەتەکەی زانیوە بڵێ مامۆستا دەست خۆش بێ مامۆستا دینی خاڵێکی تر دێنە سەر خاڵێکی تر بڵێن ئەوەیە کە جیهانبینی مەولەوی هەمیشە جیهانبینی کتابەت بەخۆی هەبووە لە ڕووی ڕوحی ئاینیەوە ئایا مەولەوی چۆن سەیری ئاینی کردووە بە شێوەیەکی گشتی ئەو جیهانبینی کە مەولەوی هەبووە ڕوحی ئاینی هەبووە تایبەتمەندیەکی خۆی هەیە یان هی ڕۆحی کوردەواریە بەڵێ مەولەوی بەرجەستەی کردووە مەولەوی شتێکمان پێڵێ ئەڵێ ئاین بۆ ئەوە هاتووە ئێمە گەنج کاتەوە بەمانایەکی تر ینی لە ڕووی بایۆلۆژیۆ ناڵێم لە ڕووی بایۆلۆژیۆ مەبەستم نییە مەبەستی ئەوەیە کە بڵێ بەڕاستی ئینسانێک کە خودا ئاین چییە؟ ئاین سەرەتاکەی ئیمانهێنانە بە خودا ئیمانهێنان بە خودایەک کە ذاتی ئەڵڵا حەیون قەیوم لا یەموت کەواتە تۆ ئەساسی یەکەم خاڵێک لە دینا پێت خستە ناو دینەوە ئیمانهێنانە بە خودایەک کە نەمرە کە ئیمانت هێنا بە خودایەک نەمرە و نامرێ و باقیە و ئەزەلیە و حەیە و قەیومە ئەمە بەسە بۆ ئەوەی کە تر تۆ بە حەیاتی ناوی مردن نەبێ جارێکی تر تۆ نامری تۆ نەقڵەبی لێرەوە بۆ شوێنێکی تر ئیدی شکری خوددا لەسەر ئەوە دەکەین کە ژیانی بە ئێمە بەخشی کە ئێمە بەم دینە چۆن خۆی نوێئەکاتەوە بەردەوام تازە ئەبێتەوە لەگەڵ ڕۆژگارە و چۆن مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ دنیا پیرە بێ و قورئان گەنجە بێتەوە دنیا پیرە بێ و قورئان گەنجە بێتەوە چونکە لەگەڵ پێشکەوتنە زانستیەکانە زیاتر ماناکانی قورئان دەرەکەوێت بۆیە مەولەوی لەوێدا ئەڵێ پەیچێش مەیلی لەیل پیریش مەحاڵن سەنەی باڵغیش 100,000 ساڵن هەموو جا دەڵێم لە ڕووی فقی ئەمان خوێندووانە لە زانستی ئیسلامیەکان بەلای کەمەوە مەرحەلەی بلوغ ئیتر مەرحەلەی تەکلیفە مەولەوی ئەوەش دەزانێ ئەڵێ لە ڕووی فقهیەوە بلوغ بیدایەتی تەکلیفە بەس دین ئێمە وا گەنجەکاتەوە دین ئێمە وا ئەبەستێتەوە بە خودایەکی ئەزەلی و باقیەوە کە ئێمە ئیدی سەرەتای تەکلیفمان ڕەنگە 100,000 ساڵی تر بێ یعنی تەمەنمانەگاتە 100,000 ساڵ لەسەر ئەو ئەرزە ئەگەر ببێ اینجا ئێمە دەگەینە 15 ساڵی فقهی ئەو مانایەکی زۆر گەورەی هەیە بەو مانایی 100,000 ساڵی ئێمە بەڕوح بژین اینجا ئەگەینە ئاستی 15 ساڵی جەستە کەواتە لە ڕاستیدا دین ئەبێ ئێمە هەمیشە لەگەڵ ژیانە پەرە پێ بدە بە مانایەکی تر تێگەیشتن لە ئاین و ناسینی خودایەکی ئەزەلی و باقی دەبێ ئینسانی مسلمان نەڵێ ماندوو بووم نەڵێ پیر بووم نەڵێ تااقەتم نەما نەڵێ ئیتر هیچم بۆ ناکرێن مەگەر چەند خەڵکە بینیاڵێ کورە ئومەتە بە کەڵکی چی دێ کورە خۆت بۆ چێ ماندووەکەی کورە چێ بە قسەتەکە ئەمانە هەموو پیر بوون بە قسەی مەولەوی ئەمانە دینداری ڕاستەقینە نەبوون ئەگەر خودایان بناسی بایە پیر نابوون ئەگەر خودایان بناسیایە وەکو نوح 900 فلبث فيهم 1000 سنة إلا 50 عاما نوح 950 ساڵ کارەکە قەت جۆر لێ بووە قەت خوێندوتەوە نوح پیر بێ نوح پیر نەبوو لە داخل باش نییە نوح پیر نەبوو بە ئەوەندە کەسەش بڕای پێکردبێ نوح بە 950 ساڵەوە نەیگوت ماندوو بوومە خێرە بە 5 ساڵ و 4 ساڵ بانخوازێکمان لێ پێیا بێ دوو قسەی خێرمان بووە کە ئەگەر بە قسەی نەکەین کافرمانەکە ئەگەر بە دڵی ئەو نەبین مولحیدمانەکە ئەگەر بە دڵی ئەو نەبین تاغوتمانەکە ئەمە ئەوەمان بووە سەلمێنێک کە ئەوانە لە ڕوحی دین بێت شێوازێک تێ نەگەیشتونە بۆیە مەولەوی دەڵێ معجزەی عیسا هەر ئەوەیە کە خوددا پێمان دەڵێ جارێکی تر داوە لە خوددا بکەن زوو تازەتان کاتەوە بۆیە مەولەوی لە شعرێکە دەڵێ مناجات دەکات بە خوددا داوا دەکات عیسەوی ئاسا ئیحیام کەرەوە یعنی ئەو معجزەی داد بە عیسا بۆ ئیحیاکردنەوە و زیندووکردنەوەی خەڵک هەر بە هەمان شێوە من خوددایە ئێستا عیسا نییە من تەڵەبم لە تۆیە عیسەوی ئاسا ئیحیام کەرەوە ماوە ناماوەیەک تازەم کەرەوە ماوە ناماوەیەک زیندوم کەرەوە ئەمە بەچی ئەکرێ ئەمە بەس بە 5 فەرزەی نوێژ ناکرێت 5 فەرزەی نوێژ هیچ منەتی نییە شتێکە ئەبێ بیکەی ئەوە واجبە ئەوە واجبە چوونە حزوری خوددا مناجاتی شەو تەنیابوونەوە لەگەڵ خوددا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب لەوێدا ئەتوانی قسەکانی خۆت بکەیت و جوانتر و چاکتر و ئەو هەموو مناجاتانە بکەیت ئەو لە شعری ئاماون بەهار یعنی بەهار هاتەوە بەهاری شادی پێمان دەڵێ چۆن فەرمودەکە دەڵێ ئین الله جەمیل یحب الجەمال پێمان دەڵێ خوددا جوانیە پێمان دەڵێ
خوددا جوانیە ئەو بەهارەی کە ئێمە ئەیبینین و بە سەریاتی ئەپەڕین و لێی نازانین و گوایە 1995 کۆمەڵگەی ئێمە مسلمانە بەڵێ مسلمانە بەڵام ڕوحی دین حاڵی نەبووە بە شێوازە کوردەوارێکی ئەمەگەر خەڵکی ئێمە ناچێتە دەرودەشت لە دەرودەشتا لە جاتی ئەوەی کە دەستی خوا ببینێ لەو شوێنەدا چی ئەبینێ چ دار و درەختەکان ئەسووتێنێ ئەچی ئاگرەکاتەوە وەنیە ئەچی ئەو شوێنانە پیسەکاتەوە ئەمە تێگەیشتن نەبووە لە خودی ڕوحی ئاین مەولەوی کاتێک کە بەهار دێت و شعرێک لەسەر بەهارەڵێ ئەماون بەهار بەهاری شادی دەڵێ ئینە نەتیجەی دیەی باڵای تۆن نیشانەی ویساڵ خاڵی ئالای تۆن دەڵێ ئەم بەهارە لە وشکیەوە بەفر لا ئەچێ و ئەم تۆوانە جارێکی تر سەردەرەکەنە و دنیا جارێکی تر سەوزدا ئەگەڕێ ئەمە کە ئەنەهو سروشت خوددا تۆیان دیوە کورد دەڵێ نزرگە یعنی نەظەرگە یعنی جێنەزەری خوددا کوردەواری ئەگەر شوێنێک زۆر جوان بێ ئەڵێن ئەوە جێنەظەرگای خوددایە اینجا وردو بۆتە ضاد لە کوردین ئەڵێن نەزەرگە یعنی خوددا هەر شوێنێک زۆر جوان بێ من بیستومە لە پیرەکانی ساڵەکانی 1960 ئەیانگوت ئەوە جێنەزەرگای خوددایە یعنی مامەعناه هەر شتێک جوان بێ خوددا تەماشای ئەو شوێنەی کردووە مەولەوی ئەڵێ ئینە نەتیجەی دیەی باڵای تۆن ئەم هەموو جوانیەی کە هەموو بەهارێک سروشت ئەڕازێتەوە جارێکی تر ئەوە سروشت تۆی دی لە بەشێک لە جوانەکانی تۆی دی ئەرینی ئەنظر ئیلەیکە بۆیە ئاوا جارێکی تر سروشت جوان بووە ئەخر بەم شێوازە تەماشا بکەیت دڵت نایە پێ بەسەریا بنێ ئەو کاتە ئەگەر بەم شێوازە لە دین تێبگەیت مەولەوی جارێکی تر ئەڵێ هەر کەس تەوەلود دووبارەش نییەن ئەلبەت سەعادەت ستارەش نییەن ئەرێ ئێمە مسلمانین بەس دڵمان ناخۆش چۆن ئەوێ مسلمان دڵی ناخۆش بێ مسلمان کەسێکە خودایەکی ئەزەلی و باقی و بەهەشتێک و ژیانێکی نەبراوە ئەبینێ و بەرەو ئەو شوێنە دەچێ پێی وایە ئیدی شتێک نییە بە نێوی مردن نەقلە لە جیهانێک و بۆ جیهانێکی تر و بەم دنیایشەوە بەم شوێنە بچووکەوە حائیر بۆ و خەفەتە ئەمە سەبەب چییە سەبەب ئەوەیە کە مەولەوی ئەڵێ هەر کەس تەوەلود دووبارەش نییەن ئێمە مسلمان ئەبێ هەموو وەختێک هەموو ساتێک مانای چییە 5 فەرزەی نوێژ ئەبێ 5 فەرزەی نوێژ 5 جار تەوەلودی دووبارەمان ئەبێتەوە ئەبێ 5 جاری نوێ لەدایک بینەوە ئەبێ هەموو ڕەمەزانێک لەدایک بینەوە بە شێوازی پار جیاوازتر من استوى يومه فهو مغبون ما أنا هم يديو تبع عربي هيا بس مولوي بكردي أيله مولوي بكردي أي هنا توجاري كتير تالي تبقين معنا كاني شيء بويا فرمي هركس تولد دوبارش نيان البت سعادة ستارش نيان سعادة واستيري شادي بو كس نابه أجر تولدي دوباري نبي أم تولدي يكجار لدايق بوين خلق ديس أهنج جرب بوني روجي لدايق بوني لوند أو تولدي بيولوجيا ئاهەنگ بگیێڕە بەوەی کە 2 ساڵ پێش ئێستا سەر لە نوێت لەدایک بوویتەوە ئەمەگەر شتێکی تازە دەستکەوت بێ معلوماتێکی تازە دەستکەوت بێ ژیانی تۆی سەرتاپا گۆڕی بێ ئەوە شایانی ئەوە نێبیکەی بە ڕۆژی لەدایک بوونی دووەم ڕۆژی لەدایک بوونی سێم ڕۆژی لەدایک بوونی چوارەم ئەبێ ڕۆژی لەدایک بوونمان زۆر بێ هەر ئەو ڕۆژەی شتێکی تیا ئیزافە ئەکەین و شتێکی چاکتر و نزیکترە بینەوە لە خوددا ئەو ڕۆژانە جەژنە ئەمە ئەو مەفهومەیە کە حەسەنی بەسری ئەیوت ئەو ڕۆژەی کە گوناه ناکەم ئەو ڕۆژە جەژنە ئەو ڕۆژەی کە گوناه ناکەم ئەو ڕۆژە جەژنە هەر ئەمەیە جارێکی تر مەولەوی بە ئێمە دەڵێ ئەی گوزەرگای تەنگ دەڵێ ئێمە هاتین لە شوێنێکەوە هەمومان لە شوێنێکەوە هاتین لەدایک بووینە ئێمە لەدایک بووین هاتین ئێستا لە شوێنێکا وەستاوین دڵنیاین شوێنی کۆتاییمان لەسەر ئەم ئەرزە قەبرە دەزانین لەدایک بووین دەزانین دەچینە نێو گۆڕەوە خەڵک لەم دوو شوێنە زۆرە ترسێ لەو نێوانە هیچ گەڕانەوەمان بۆ سکی دایکمان نییە لە عینی وەختی شەجارێکی تر ئەبێ بشتە نێو ئەو گۆڕەش لەم نێوەندە چی بکەین یعنی لە بەشەر مرۆڤەکان بۆ ئینتیحارەکەن لەبەر ئەوە ئینتیحارەکەن بەس ئەڵێ ئێمە ڕێی سێممان هەیە ڕێی سێممان هەیە ئەو گۆڕە کۆتاییمان نییە کە ئەنەهو لەو گۆڕە بەلایەکی ترا لە ئەدەین کە بریتە لە ڕێی بەقا کە بریتە لە ڕێی مانەوەی هەتاهەتایی لە لای خوددایەک کە خاوەنی ئەوینە لە لای خوددایەک کە خاوەنی جوانیە لە لای خوددایەک کە لە باسی ئەحمەد بە باسی مەلای جەزیریە گوتمان حسن و جەمالێ خواست ئەڤین وەکو مەلای جەزیری جارێکی تر باسی کرد مەلای جەزیری دینی خستە سێ خاڵەوە جەمالی دەرەکی حسنی ناوەچی لەگەڵ ئەوین ئەمە جارێکی تر مەولەوی بە ئێمە دەڵێتەوە بۆیە مەولەوی لە ڕاستیدا لەگەڵ ژیانی خۆیدا مەولەوی کە دەژێ پێی وانییە ئەو پەرداخە مردووە پێی وانییە ئەو پەرداخە زیندووە پێی وایە ئەو پەرداغا نەمردووە زیندووە ئەو ئاوە کە دەیخواتەوە پێی وایە هاوڕێ ئەوە تینوێتی ئەمەشکێنێ مەولەوی شوشەیەکی شکاوی لە شوێنێکا دیوە بە دیارەوە دانیشتووە شعرێکی زۆر دوور و درێژی هەیە لە دیوانەکەیدا دەڵێ ئەم شوشە ناسکە تەنکە جوانە ئەبێ بەشێک بوو بێ لە پەرداخێک لە کۆشکێکە لای پاشایەک لەسەر لێوی نابێ
ئەبێت چ ناز و نیعمەتێکا بوو بێ ئەمڕۆ شکاوە و کەوتۆتە سەر زەبڕخانەیەک بەم شێوازە ئەمەیە کە پێغەمبەر ئەچوە سەر ئوحد خەڵک هەمووی چە سەر ئوحد ئێستاش خەڵک حاجی ئەڕواتە سەر ئوحد تێناگەن ئەڵێنەوە شەڕی ئوحد بووە پێغەمبەر فەرمووت هذا ئوحد يحبنا ونحبه مەولەوی گۆرەویەکی دڕاو لە شوێنێکە فڕادراوە ئەیبینە بیرێکەوێتەوە بە تازەیی لە پێی چەدا بوو بێ دەبێ ئەم گۆرەوێ دڕاوە لە چۆدا بوو بێ مەولەوی گۆزەیەکی شکاوە بینێ دەڵێ ئەم گۆزەیە بێت چنازێکی کردبێ بەسەر شانی کچێکە و چوبێ بۆکانی و گەڕابێتەوە ساڵێک دوان سێدا ئێستا شکاوە لە شوێنێکا فڕێدراوە هەموو عالەمە چێ بۆ سەیرانگای زەڵم ئێستش زەڵم خۆتا بکەی ماوە مەولەوی زەڵمە بینێ لە زەڵم لە درێژیدا وەکو هیجران وایە هیجران کە ئەکەوێتە نێوان تۆ خوددا کاتێ پەیوەندی نێوان ئینسان و خوددا نامێنێ ئەوەنە دوورەکەویتەوە لە خوددا وەکو درێژی زەڵم کاتێکیشکە نزیکە بیتەوە لە هەمان کاتدا لەسەر چاوەکەی هەر وەکو ئەو وەسڵە وایە کە لەگەڵ خوددادا نزیکە بیتەوە ئەم سروشت بینیە و ئەم جیهان بینیە جیهان بینیەکی زۆر پڕ و پاراوە بۆ ئاین پەروەری بەڵێ مامۆستا دەست خۆش بێ بەردام دێم لەسەر گفتوگۆکەمان بەڵام دوای ناوڕێ بەرەزان لەگەڵمان بمێنەوە دوای ناوڕێک و ئەگەڕێنەوە بەڕێزان دووبارە سڵاو بەردەوامی لاسەر پێشکەشتنی پرۆگرامی بە کوردی دووبارە مامۆستا دیمۆلا جەنابێت دووبارە سڵاو لێبێ پێش ناوبڕەکە باسی فەلسەفەی مەولەویمان کرد لە یان ڕۆحی ئاینی مەولەوی چۆن بۆ لەگەڵ تێگەشتی مەولەوی چۆن بۆ ڕۆحی ئاینی چۆن بۆ چۆن تێگەشت مەولەوی ئێستا دێنە سەر فەلسەفەی مەولەوی بۆ بینی قیامەت یارە قیامەت زۆر قسەی لەسەرە لە هەموو ئاینەکانە بەڵام مەولەوی خۆی خودی مەولەوی چۆن سەیری قیامەتی کردووە قیامەت بینی لە فەلسەفە و دنیابینی مەولەویە چۆن بووە بڕوانە ئێمە باسی قیامەت دوور و درێژە خۆ قورئانیش باسی کردووە فەرموودە زۆر لەسەری باس کراوە بەڵام دووبارە جارێکی تر خوێندنەوەی مەولەوی بۆ مەسەلەی قیامەت ورتر و گەورەترە یعنی چۆن ئەوەڵە سەرەتا کە تەماشای قورئانەکەی باوکی ئێمە ئادەم خوا سوبحانەهو وتەعالا چی بۆ نەکرد بەمانایەکی تر بەمانای ئەوەی کە خوددا ئادەم تەکریمەکات و ئەم هەموو فریشتانە لە حوزوریا دەوەستێنێت و کڕنوشی بەمانای ڕێز دێگرتنی بۆ ئەبەن و وەنیە ئیدی ئەم هەموو مەراسیمەی کە تۆ لە سەرەتای قورئانەوە دەیبینی خودای گەورە کارێکی یەکجار مەزنی بە مرۆڤە بەخشیوە و ڕێز لێگرتنێکی لە ڕادەبەدەری بە ئادەم بەخشیوە بەو مانایەی کە ئومێد وایە نەوەکانی ئادەم کە من و تۆ ئەمان و ئەوانین هەمومان ئێمە لەو ئاستە بین کە خوددا ئەو ئومێدەی خوددا بە ئێمەی بوو بە مرۆڤەی بوو لەسەر ئەم زەویەدا ڕێنماییەکانی خوددا جێبەجێ بکە دوورکەوێتەوە لەو شتانەی کە خوددا نەهی لێ کردووە خوددا ئومێدێکی گەورەی بە ئینسانەوە گرێداوە مەولەوی ئاوا دەڵێ لە ئەنجامی ئەمەدا کە ئینسان دەچێتەوە قیامەت خەڵکی ئێمە ئەمڕۆ بەس بەوە ترسێنراوە دەڵێ ئەچتە جەهەنەم مەولەوی ئەڵێ ئەمانە مەراتیبن ڕەنگە کەسێک لە ئاستێکا بێ بەس لە جەهەنەم بترسێ ڕەنگە یەکێک بەهەشتی بووێ بەس دەبەرەوە بەهەشتی بووێ بڵێ من خەمر مەوێ یەکێکی تر بڵێ من بوستانێک مەوێ یەکێکی تر بڵێ من حۆری مەوێ ئەمانە مەراتیبێکی مناڵانن مەولەوی دەڵێ لە بەهەشتا تۆ بێ بگەیتە ئەو ئاستی هاوڵانی پێشین کە خوددا دەفەرمێ ڕەضی الله عنهم وەڕەضوا عنه یعنی لە خوددا ڕازی بوون و خودداش لەوان ڕازی بوو بۆیە خوددا پاش هەموو ناز و نیعمەتەکانی بەهەشت چڵەپۆپەکەی فەرمووی وەڕضوان من الله ئەکبەر ئەبێ ئێمە بەهەشتا باسمان لە دەستخستنی ڕەزامەندی خوددا بێ ئەوە سەری هەموو شتەکانە لە باسی تریشدا ئەڵێ جەهەنەم هیچ نییە نە هیچە خۆی بەس بە معنای هیچ نییە یعنی چی یعنی ئێمەی مرۆڤ کە خوددا ئومێدی گەورەی پێبەخشیوین بەو ئومێدەی کە خودای گەورە پێی وابوو ئەم مرۆڤە لەسەر ئەرزا ئیعمارەکە ئەگەر ئێمە وانەبین و بچینەوە حزوری خوددا چەند شەرمەزاری ئەڵێ ڕۆژە قیامەت بۆیە لە شعرێکە ئەڵێ من کە خەجاڵەت خزمەت ئاما پێم جەهەنەم 100 ساڵ دۆزەخ بۆ جێم ئەڵێ خواکە جەهەنەم 100 ساڵ وەک دۆزەخ و جەهەنەم 100 ساڵ با جێگەم بێ من خەمی ئەوەم نییە ترسم لەوە نییە ترسم لەوەیە من کە خەجاڵەت خزمەت ئاما پێم یعنی من لە بەردەم و لە حزوری خوددایە خەجاڵەت بم خوددا پێم بڵێ ئەو ئومێدەی بە باوکی ئێوەمدا و ئەو ئومێدەی کەوا بە مرۆڤم بەخشی و
من چاوەڕوانی ئەوە بوو منەوەکانی ئادەم ئێوە وەستەعمەرەکم فیها عیمارەتی ئەرز بکەن پێشکەون ئەمەی ئەوروپاییکە ئێوە بتان کردایە کە نەتان کرد ئەمە چ خەجاڵەتیە کە خوددا ئێمە ئاوها ڕابگرێ ئەم داواکاریانەی کە بووی لە ئێمە و ئومێدی ئەوەی بوو ئێمە دنیا پێشخین نەک ئەوروپای ئێستا ئێمە لە ڕوانگەی ئیسلامەوە دنیا جوانکەین نەک ئێمە خەڵک بکوژین هەموو ئەم بابەتانە خوددا ئەگەر گلەی ئەوەی لێمان کرد بەڵێ باوکی ئێوە و تەکریمی ئێوە و ئادەم و فریشتە و دنیام بۆ تەسخیرکردن هەموو ئەم شتانە بۆ سەخەرە لەکم ما فی الأرض جەمیعا ئەمە هەموو شتە ئێوە چیتان چیمان کردووە هیچ وێرانمان کرد ئاوەدانمان نەکردەوە من کە خەجاڵەت خزمەت ئاما پێم جەهەنەم 100 ساڵ دۆزەخ بۆجم شەرمەزاری بەردەمی خوددا خەتەرە شەرمەزاری بەردەمی خوددا زۆر زۆر جێگەی خەجاڵەتی ئێمەیە بەم چاوە دەبێ بڕوانینە ئێمە چاوەڕوانی چی ئەەکەین لە قیامەتا و چۆن ئەچینەوە حزوری خوددا ئەمە قیامەت بینیەکی یەکجار گەورێ بۆیە جارێکی تر ئەڵێ بازاڕن وادەی مامەڵی بازاڕن وادەی مامەڵەن ساقی هەی بگرە فانی و بدەرباقی خوددا چاکەیەکی گەورەی لەگەڵ ئێمە کردو آخر ئەوەی کە خوددا بە ئێمەی دەبەخشێ لە ژیانێکی نەبڕاوی هەتاهەتایی ئێمە چیمان بە خوددا بەخشیوە باقیەکی پێداوین بەرامبەر بە فانیەکی کەم کەس منت نەکا بەسەر خوددادا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان هەرچی بکەی هەرچی بکەی هەرچی بکەی بانخوازی ئەم سەردەما دوو قسەی خێر بەخ بۆ خەڵکەکە ئیتر لەسەر مینبەر لە بیرێچێتەوە خۆی بە مەلائیکە و خۆی بە پێغەمبەر دێتە بەرچاو خەڵک تەکفیرەکە لەسەر مینبەرەوە خەڵک کافرەکە پێی وایە بۆ بە پێغەمبەر پێی وایە بۆ بە فریشتە لە کاتێکدا ئێمە هیچمان نەکردو هەرچی بکەین بۆ خوددا هەرچیمان کردی بێ خوددا باقیەکی بە ئێمە بەخشیوە ئێمە هەرچی دەیدەین بە خوددا فانیە بەڵام ئەو فانیش کە دەیدەین بە خوددا هەر خۆی پێداوینێتەوە ئەوە مشکلەکەیە مەگەر ئەو إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم مەگەر هەر خۆی نەیداوە خۆشی لێ تەکڕێتەوە ئەمە پێمان دەڵێ ئەڵێ ئاگادار بن قیامەت ڕۆژی شەرمەزاریە بۆیە خوددا دەفەرمێ وأنذرهم يوم الحسرة إذ قضي الأمر وهم في غفلة وهم لا يؤمنون یەکێک لە ناوەکانی قیامەت یوم الحەسرەیە ڕۆژی حەسرەت هەڵکێشانە لەوێدا ئەڵێ خۆزگە 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 وان بکردایە وان بکردایە وان بکردایە لەبەر ئەوە جارێکی تر مەولەوی هەژار بووە دەستی بۆ کەسپان نەکردوێتەوە شای چی پێڵێن پاشای بابانیشی ناسیوە و پاشای سنەشی ناسیوە دەستی لە کەسپان نەکردوێتەوە بەو فەقیرێ ژیاوە بە نەخۆشی ژیاوە کتێبخانەکەی لە شەڕی ئەو کاتیش لە سەردەمی مەولەوی لە نێوان سەفەوی عوسمانی و ئەو سەردەمانە کتێبخانەکەی مەولەوی سووتێنراوە لە شەڕی شیعە و سونە ئەو کاتیش سێری شیعە و سونەکە ئێستا شەڕە و ئەو کاتی زمانی مەولەویش هەر ئەو شەڕانە بووە و کتێبخانەکەی ئەمی تیاچووە ئەینجا ئەمبەر خاتوونی خێزانی وەفاتی کردووە خەمێکی زۆری بۆ ئەم بەجێهێشتووە 7 ساڵ پێشی وەفاتی خۆی چاوی لەدەستداوە نابینا بووە اینجا بە نابینایی وەفاتی کردووە لەگەڵ ئەوەشدا کە نابینا ئەبێتەوە جارێکی تر لە شعرێکاڵێ دیدەنی دیدار کەوت ئەو قیامەت یعنی ئەڵێ خەڵکی ناخ دۆستان خۆشەویستان تازە من چاوم چوو ناتان بینمەوە ئەبێ خۆم حازرکەم لە قیامەتا خودای گەورە چاوم پێ ببەخشێتەوە جارێکی تر بتان بینمەوە ئێستا خەڵکێک لە مشکلەیەکی بچووکە چۆنەڵێ لەگەڵ خوددادا مامەڵەیەکی دنیایی ئەکات و لەگەڵ خوددادا چۆن بڵێ ناشکری نیعمەتەکانیەکە مەولەوی پێمان دەڵێ ئەوە خوددایە ناکرێ منەتی بەسەرا بکە ئەوە خوددایە خاوەنی هەموو شتەکانەوە بە ئێمەی خشتە بۆیە فەرمووی منزل بێ پایان تۆشە زەرورن ئێمە بۆ شوێنێکی زۆر بێ پایان نەچین بۆ منزلێکە چین عەرضها السەماوات والأرض ئەی باشە تۆشەی تۆ چییە زەخیرەی تۆ چییە و چیمان کردووە ئەمامان خاتە بەردەمی بەرپرسیارەتێک ئەمە تێگەشتنی کوردانێت خوا ئەمە شایانی ئەوە نیە لە زانستە ئیسلامیەکان بخوێنرێ هەر ئەمە بۆ چەندمان گوتووە مەحوی مەلای جزیری ئیتر بڕۆ بۆ نالی بڕۆ بۆ بێسارانی بڕۆ بۆ بێخود بڕۆ تاو نابێ هیچ تەواو نابێ ئەمانە بۆی ئێمە زانستە ئیسلامی عەرەبیە خوێنین بۆچی تێگەشتنی عەرەبی وشکە خوێنین بۆچی ئەمە ناخوێنین نازانم بەڵێ مامۆستا دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو بابەتێکی پێشکەش کردی ساچن لای میوانەکان بۆ وەرگرتنی پرسیار و سەنجەکانیان دووبارە سڵاوتن لێبێت ئەوە گوێتان تاوان لە تەوری سەرەکی بەرامەکە بوو کە لەسەر ژیانی مەولەوی بوو یاخە ڕوحی ئاین لای مەولەوی پێم خۆشە ئێستا کوێ یان چ بەڕێزیە سرنجە پرسیارێکیە لەسەر کۆی بابەتەکە نزیک لە بابەتەکە پێم خۆشە گوێبیستی بم تاوەکو تاوتەی وەڵامەکەی بکەن لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان فەرموو بەڵێ فەرموو ئەو خاڵانەی کەەوە باس کردمسا دەلالە لەوەی دەکاتن کەەوە مەولەوی تەنها لە بواری شعریدا کاری نەکردووە چەند بوارەکانی دیش کاری کردووە پرسیارەکەم نیکۆنە ئەوەیە مەولەوی بێجگە لە شعر چی دیکەی کردووە مەسەن لە بواری خەتیبی یان لە بواری دینی یان لە بواری ڕۆشنبیریدا زۆر بەدەست خۆش بێ زۆر باشە بەڵێ مامۆستا
سڵام مامۆستا یەکەم جار دەستخۆشی دکتۆر دەکەم بە شێوەیەکی جوانە و ڕۆن باسی مۆلەوی کرد مامۆستا سەرەتا بەرنامەکە باسی ئەوەت کرد کە لە هەموو بوارەکان و ڕووەکان لە دواوین پرسیارەکەم ئێرە هۆکاری سەرەکی چییە مامۆستا کە لە دواوین سەرچاوی سەرەکی چییە کە لە دواوین پرسیاری دووەمیش ئایا پێت وایە چ کارەچی بکەین لۆ ئەوەی ئەو ڕستە نەرینیە بگۆڕین بۆ ڕستەیەکی ئەرێنی برین لە پێشین مامۆستا چۆن یان چی بکەین ئێمە ئەوەی ترە ئەو ڕستە نەرینیە مامۆستا بگۆڕین یان برین ئێمە لە پێشین دائیمەن یان بگۆڕین چ کارەچی باش بکەین مامۆستا پێت وایە دەست خۆش بێ بەڵێ لە بەرنامە باشت کرد لەو باشە باسی مەولوی وتت لەدایک بوونەوە ئایا لەدایک بوونەوەیەکی وەکو مەولەوی چۆنە و چەند پێویستە بە تایبەت لەو سەردەمە بەڵێ دەست خۆش بێ دەستان خۆش مامۆستا ئەمە پرسیارێکم هەیە باشە مەولەوی لە داهێنانی شێوازی شعری ئاگای لە ئەوروپا هەبوو مامۆستا جان نەدینە پرسیارێکێک لە ئەمە دەبووان کە باسی وەکایە مەولویچکە لە شعر هیچ وتاربێژ بووە فەیلسوف و باسمان کرد مەولوی زۆر ینی مەولویش وەکو هەموو ئەوانی چۆنەڵێ کەسایەتیەکانی ئەو سەردەمەی کورد سەرەتا لە دایکە بێت دوای لە دایک بوون لە تەمەنێکی کەماچێتە حوجرە ئەوە حوجرەی نازداری ئەو سەردەمەی فەقییان کە ئەو هەموو زانستە جوانیان تیا فێر بووە اینجا وەکو عادەتێکی کوردەواری حوجرە لە یەک شوێندانانیشێ هەموو چەند لە گوندێکا بۆ گوندێکی دیکە و بۆ شارۆچکەیەکی تر و بۆ شارێکی دیکە ئەتوانی بڵێ زۆربەی زۆری خەڵکی ئەو سەردەما کە ئەڵێن حوجرە یعنی بە هەموو کوردستانە گەڕاوە جا کوردستانی ڕۆژهەڵاتی کردووە کوردستانی خۆمانی هەموو تەواو کردووە زانستە بە ڕووتێک کردووە لەبەرەوە ئەو کەسانە بە بەردەوامی زیاد لە جارێک ئیجازە وەرەگرن جارێک لە سلێمانی ئیجازە وەرەگرێت جارێک لە شارێکی تر وەرەگرێت جارێکە بەڵێ ئەو جا زانستەکان تەواوەکە ئەو جا ئیجازەی مەلایەتی وەرەگرێ مەلایەتی کردووە اینجا لە پاڵ ئەوەدا علومی کەلام و ئەم بابەتانەی بووە بیرکاری خوێندووە هەموو ئەم بابەتانەی لە چوارچێوە شعرەکانیە کە ئەیبینیتەوە لە دیوانەکەیە هەمووی ئەبینیتەوە ئەمە جارێکی تر ئەومان پێڵێ بەمانایەکی تر بڵێم ڕۆشنبیری ئەوان ڕۆشنبیریەکی تەکاملی بووە یعنی بەمانایەکی تر ئەو زانستانە یەکتریان تەواو کردووە بۆیە لە هەموو بوارەکانە کەشتێکی کەمیشی زانی بێت لە بوارە ئاینەکەیە زۆری زانیوە خزمەتی بە بوارە ئاینەکە کردووە کێشەیەک لە کێشەکانی زانستی ئاینی لەم سەردەمە ئەوەیە تەنها ئەگە بڵێ فڵان دەرچووی زانستە ئیسلامیەکانە ئەگای لە ئەدەب نیە وەکو ئێستا باسمان کرد ئێستا لە کۆلێجی زانستە ئیسلامیەکانی ئێمە ئەدەبی کوردی هەیە یان نییە یان بەمانایەکی تر بڵێم تێگەشتێکی کوردانە بۆ ئاین بەم شێوازانە هەموو ساڵەکان هەیە نییە لە کاتێکا لە کوردستانیش ئەژی ئیتر ئەوە مشکلە دروست بڵێ مامۆستا پرسیارێکی تر هەیە و لە ئامادەبان و پرسیاری کردو ئەڵێ هۆکاری دواکەوت سەرەکی دواکەوت نیەمە چیە بۆیم بۆ دواکەوتوین ڕاستە ئەو کارەکەی چیە زۆر جار قسەیەکە کرێ بە شێوازێکی عاتیفی ئەڵێن ئێمە لە دین دوورکەوتونێتەوە بۆیە دواکەوتوین ئەی باشە ئەڵێ خۆ کام دین ئەڵێ لە دینی ئیسلام ئەڵێ خۆیابان ئیسلام ناناسێ پێشکەوتووە خۆ ئەوروپا ئیسلام ناناسێ بە معنای ئێمە پێشکەوتووە کەواتە هەڵەیەکی گەورەیە ئەم قسەیە خەڵک بە نەوعێک بۆ دڵخۆشی خۆی دایهێناوە ئەڵێ ئەوروپا تا لە دین دوورکەوێتەوە پێشەکەوێت ئێمە لە تا لە دین دوورکەوینەوە دواکەوی نا خودداوای نەفەرمووە خدا فەرمووی ئەم ئەرزە کە خدا دروستی کرد والأرض وضعها للأنام ئەم ئەرزە بۆ خەڵکە بۆ هەموو خەڵکە ئەرز خدا داینەناوە بۆ مسلمین بەتەنیە اینجا ئەم ئەرزەش خدا فەرمی واستعمركم فيها يعني لاستفعالەوە يعني ئەرکی ئینسان چییە عیمارەتی ئەم ئەرزە بکە عیمارەتی ئەرزیش بە زانستەکرێ میکانیزمەکانی کەواتە مسلمانانی سەردەمی عەباسیەکان بۆ بنمونە وەرگرین زانست پێشکەوتوو بووە لە سەردەمی ئەواندا لە چاو سەردەمی خۆیاندا پێشکەوتونە کردویانە ئیدی لە دوای ئەوانە نەوەیەکی تر هاتووە ئێستاکە دواکەوتووە کەواتە ئەبێ بیرکەیتەوە بڵێ ئێستا ئەگەر 57 دەوڵەتی ئیسلامی لە دنیا نەمێنێ ئەرە دنیا پەکێکەوێ ئەبێ ئاوا بیرکەیتەوە ئەستا بڵێ ئەوروپا بەجارێک لە نێو بچێ و ئیتیحادی ئەوروپی لە نێو بچێ و ئەم 28 دەوڵەتی ئەوروپا نەمێنێ دنیا پەکێکەوە ئارەوەڵا هیچمان هەموو تێکەچێ چونکە ئەم زانستە نامێنێ بەس 57 دەوڵەتی ئیسلامی ئێستا لە نێو بچێ دنیا هیچی مشکلە هەبێ مەبەستم چی بۆ مەبەستم ئەلێرە ئەبێ پرسیارەکە ئەوە بۆ شای دروست ناکەی کەواتە سەرچاوەکەی بریتە لە چی بەدەستخستنی ئەو زانستانەی کە یارمەتیدەرە بۆ بنیاتنان لە زەویدا وانە کەواتە چۆن زەوی ئیعمارەکرێتەوە چۆن زەوی ئاوەدانەکرێتەوە ئەوە ئامانجەکەی ئەم ئامانجە بەچی دێتە دی بە کۆمەڵێک هۆکار بەچی بە زانستی بەردەوام و بایەخدان بە زانست و ئەم کارەش کارێک نییە بۆ لۆمەکردنی خۆمان بیکەین ئەمە کارێکە خودای گەورە فەرمووی وەلا ئوقسیم بالنەفس اللەوامە بێ نەفسێکی لەوامەمان هەبێ وەکو حەسەنی بەسری گوتی بەردەوام لۆمەی خۆمان بکەین أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثليها قلتم أن هذا
قل هو من عندي أنفسكم أما خۆمانین ئێمە ئەم شتەمان بەسەر خۆمان هێناوە نەشین وەڵاوە قەزا و قەدەرە خوا وای لێ کردوون خوداوتی دوا بکەون خوداوتی دوا کەوتوو بن خدا بە ئەوروپای و پێشکەون خدا ئەرزی وەک یەک پێداین هەموو دەرامەتەکانی وەک یەک خستە بەردەستی ئەمان ئەوان عەقلیان کردەوە کەواتە لە ئەڵقەی پێشوو گوتمان ئیمامی ئێمە عەقڵە لە دین ئەتەوێت تێبگەی لە نەقڵ ئەتەوێت تێبگەی خۆ هەرە بێ عەقڵ بکەیتەوە لە دنیا تێبگەی هەرە بێ عەقڵ بکەیتەوە کەواتە دوجار ئەو عیلمە کە ئیستیعمار بە مەعنا عیمارەتی ئەرزەکاتەوە ئێمە لێ بێبەشین ئێستا ئەوەسە خاڵێکی تر هەیە یەکێک لە ئامادەبان پرسیارەوەی کە جەنابش ئاماژەت پێدا لە بەرنامەکە کە مەولەوی باس لە دایک بوونەوەکە ئایا ئەو لە دایک بوونەوە چی ڕەنگە زۆر کەستینەکە بەس چ لە دایک بوونەوە لە دایک بوونەوە ئەوەیە ئەگە بیگۆڕینەوە بە شێوازێک کە خەڵک بڵێ من لێ تێناگەم پێغەمبەر فەرمی مەن استەوە یەوماه فەهوە مەغبون یعنی چێ خەسارەتمەندە ئەو کەسەی دوو ڕۆژی لە یەکە چێ غێرە بێت سبەی لە ئەمڕۆ باشتر بێ ئەم باشتر بوونە بە چێ بێ لە دایک بوونەوەیەکی نوێ ئەوێ لە دایک بوونەوەیەکی نوێ ئەوێ کەواتەمە لە دایک بوونەوەیەکی معنەوی واتاییمان پێویستە ڕۆژ لە دوای ڕۆژ هەفتە لە دوای هەفتە ئەم مناسەباتانە بە خۆڕایی وا دابەش نەکراون ئەوە ڕۆژەکانە ئەوە پێنج فەرزەی نوێژە ئەوە ڕەمەزان بۆ ڕەمەزانە پێشی تر ئەوە جومعە بۆ جومعەیە ئەگەر لێ ئەوە حەج بۆ حەجە وانە مانای چییە کەسێ بچێ بۆ حەج و بێتەوە ڕەجعەکە یەومین وەلەدەت ئومه هەر مرۆڤەکەی جاران ئەوە فەرمودەکە ئەوە باسی تەوەلودی دووبارە نییە هەر کەس بچێ بۆ حەج و حەج بە جوانی جێبەجێ بکە و ڕەجعەکە یەومین وەلەدەت ئومه بە جۆرێک ئەگەڕێتەوە وەک ئەوە وایە تازە لە دایک بووبێتەوە نە بە مانای ئەوەی تازە لە دایک بۆتەوە لە ڕووی بایۆلۆجی لە ڕووی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە ڕووی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ ئیدی ئەم ئینسانە جارێکی تر ئێخۆ هەموو ساڵێک ناچێت بۆ حەج ئێدەبا ڕەمەزان بۆ ڕەمەزان ئینسان لە دایک بێتەوە با جومعە بۆ جومعە ئینسان لە دایک بێتەوە با نوێژی بەیانی تا نیوەڕۆ نیوەڕۆ عەسر مەغریب عیشا با لە دایک بێتەوە ئەمە خوددا ئەم تەوقیتانەی بۆ داناوە ئین الصەلاة کانت علی المؤمنین کتابا موقوتا ئەم موقوت و وەقتە بۆ لە دایک بوونەوەی دووبارێ بەڵێ مامۆستا خاڵێکی تر هەیە کە یەکێک لە بەڕێزەکان پرسیارەوە کە مەولەوی ئاگای لە پێشکەوتنی ئەوروپا بوو کە باسی کردووە ینی نەبەدڵنیایی ئاگای لێ نەبوو چووکە خۆ دەزانی ئێمە کەی ئاگامان لە ئەدەبیاتی ئەوروپا بوو ئێمە ئەو کاتە ئاگامان لێ بوو کە بۆمان گۆڕایە سەر زمانی عەرەبی و دوای گۆڕایە سەر زمانی کوردی یعنی تەمەنی من ئەدەبی ڕۆمانتیک من لە ساڵی 76 و 77 خوێندومە لە ئەدەبی کوردی لە قۆناغی ناوەندی ئێمانەی ئەو کات خوێندنی کوردی لە 76 من خوێند بێتم خوێندنی کوردیش خۆی لە ساڵی 70 دەستی پێ کردووە یعنی 6 ساڵ دوای خوێندنی کوردی لە قوتابخانەکان لە 70 ئێمە ئاشنا بووین بەو شتانە کەواتە بەدڵنیایی ئەو سەردەمە خۆ مەولەوی زمانی ئەوانیشی نەزانیوە چونکە مەولەوی کوردی و عەرەبی و فارسی و تورکی زانیوە لەبەرەوە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە پێمان دەڵێ ئێمە دەکرێت مەولەوی لە ڕوویەکەوە شاعری سروشتە وەکو ئەو نمونانەی کە باسم کرد دەرەوە ئەبینێ جوانیەکان ئەبینێ خوددا داناسێتەوە مەحوی شاعری ناخە مەحوی زۆر لەگەڵ سروشتان نییە پەیوەندەکەی لەگەڵ ناخی خۆیدایە لاخی خۆی قوڵەکاتەوە لە ناوە جیهانێکی بۆ خۆی دروست کردووە مەولەوی شاعری سروشتە بۆیە بە بەردەوام وەسف لە لای مەولەوی هەیە ئەم جۆرە لە ڕۆمانتیکیە ئەم جۆرە لەگەڵ پەیوەندیکردنە لەگەڵ سروشتە مەولەوی تایدا داهێنەر بوو ئەوساچن لای میوانەکان بۆ وەرگرتنی ئەو بەشە پرسیاری کە ماوە ئێستا چ بەڕێزە پرسیاری تری ئێمە ئەتوانین سێ چوار بەڕێزی وەرگین کە لەبەر کەمی کار ناتوانین هەموو پرسیارەکە وەرگین بەڵێ فەرموو ئەوەی کە مایکێ لایە فەرموو بەخیراتنی مامۆستا دەکەم یەک پرسیارمێ بووی ئایا کەمتر خەمین بەرامبەر بە مەولەوی بەرامبەر بەرهەمەکانی مەولەوی وایە ئەگەر مەولەوی ئێستا لە وڵاتێکی تر بووە وەکو هەر فەیلسوفێکی دنیا بە دنیای نەدەناسە بەڵێ دەست خۆش بێ پرسیارێکی جوانە بەڵێ سەرەتا دەست خۆش لێ دەکەم مامۆستا باسی ئەوەت کرد کە ئەو پیاوانە لەنا ئێمە بزر بوون ئایا هۆی بزربوونی ئەو کەڵە پیاوانە ناگەڕێتەوە بۆ خۆمان بە تایبەتی مەلاکانمان کە کەمتەر خەمن لە باسکردنیان بەڵێ دەست خۆش بێ بەڵێ فەرموو سەرەتا بەخێراتنی بەڕێز دکتۆر دەکەم دکتۆر یەک پرسیارم هەیە ئایا بۆچی تا ئێستا بەشێک نەکراوەتەوە لە زانکۆیان لە پەیمانگەکان سەبارەت بەبوون بە شاعیر یان بەڕای بەڕێستا شاعیر بوون بۆ هونەری شخصەکە دەگەڕێتەوە بەڵێ دەست خۆش بێ تاو دوایین کەس وەرەگین فەرموو سەرەتا بەخێراتنی مامۆستای بەڕێز دەکەم عەبدوڕەحمان سدیق ئایا مەولەوی توانی پەیامی تایبەتی خۆی بگەنێت بەڵێ دەست خۆش بێ بەڵێ
بەڵێ مامۆستا کاتمان زۆر کەماوە دێن سەر وڵامی و پرسیارانە بەڵام شێوشی کورد دەبێ وڵامی دێنەوە یەکێک لەم بەڕێزانە ئەڵێ ئایا کەم تەرخەمی بەرامبەر بەرهەمەکانی مەولەوی هەیە یان بەدڵنیایی کەم تەرخەمیمان هەیە لەو بوارەدا و دەبێت ئەکادیمیای کوردی تا ئەگەینە ئاستەکانی زانکۆکان و پەیمانگەکان و قوتابخانەکان و مامۆستایانی ئاینی بێنەوە خزمەتی نەکەر مەولەوی ئەدەبی کوردی بە شێوازێکی سەرەکی بەڵێ مامۆستا هەر پرسیارێکی تر لەو بەڕێزانێکی ئەڵێ هۆی بزربوونی ئەو کەڵە پیاوە چییە ناو کۆمەڵی خوددا بەرەبەر تا زەمن دێتە پێشەوە ئەو پیاوانە بزر بنەوەی و نایناسێ ئەوەیە کەس بەسەریان ناکەینەوە ئەوەیە کە دەستگاکانمان بەکاری خۆیان هەڵناسن بۆ ئەوەی کە ئەو کەسانەمان پێ بناسێنەوە بەڵێ مامۆستا هەرێکی تر پرسیارێک هاواڵێ کە بۆچی مەزانە بەشێکی ئینسان بێ بە شاعریە شاعر بوون شتێکی ناشعر بوون بێگومان بەهرەیە بێگومان بەهرەیە لەبەرەوەش ناکرێت دروستکرێت قسانی کردمان لە ماوەی نیو سەعاتە کە من باسم کرد ئەوە شتێکی زۆر کەمی مەولەویە ئەگەر ئەو دیوانە بەو شێوازە ساڵانە کۆنفرانسی تایبەت بە مەولەوی بکرێ ساڵانە کۆنفرانسی تایبەت بە هەر شاعیرێک لە شاعیرەکانمان بکرێت کە بە شعر دەریان بڕیوە ئەبێ ئەو کاتە ئەو کۆنفرانسە ساڵانانە بەرهەمەکانی ئەوانمان نەخاتە بەردەست چونکە هەر کەسێک دەتوانێت لە گۆشەنیگایەکی یەک دێڕە شعرەوە جیهانبینیەکمان بۆ دروست کرد. بەڵێ مامۆستا کاتەوە دەرفەتی داین زۆر سوپاس بۆ بۆچوونەکانت مادوومان کردی زۆر سوپاس دەکەین هەروە زۆر سوپاس میوانەی بەڕێز بۆ ئێوەش کە لەگەڵمان ئامادە بوون زۆر داوا لێبوردتان لێکەکەمان توانین پرسیارەکانی متاوەرگین لە بە زۆری پرسیار دووبارە بەخێر بەسەر چاو بینانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر بەختەوەر بن.